بۆی زەوی ملیارەها کەسی تێدا دەژی و ئەوانە دابەش بوون بەسەر چەند ناوچەیەک و بەسەر چەند نەتەوەیەک و لە هەر شوێن و مەکانێکی ئەم گۆی زەویەدا نەتەوەی تێدایە و ئینسان لە ناویدا دەژی و هەمووان خاسیەتێکی تایبەت بەخۆیانەوە هەیە، خاوەنی ئایدۆلۆژیا و کەلتورێکی تایبەتن لە ناوەوە و لە دەرەوەی وڵاتەکان بەو ئایدۆلۆژیایە دەناسرێنەوە. ئەمڕۆ لە پرۆگرامی ماچی دیمەن ئەوە دەپرسین کورد بەچی بەناوبانگە و ئێمە لە سەرئاستی ناوخۆ و لە سەرئاستی دەرەوە بەچی ناسراوین؟ ئەگەر کەسێکی بێگانە بێ لێمان بپرسێت بڵێ ئەوە کوردن، بەچی بەناوبانگن، بەچی دەناسرێنەوە؟ شتێکی تایبەت بە خۆتان هەیە کە خاوەنین و هەمیشە شانازی پێوە دەکەن و ئەوەش دەپرسین لە شتێکی کورد سلااوتە بێت تۆ کاتت باش. سلااو لە جەنابی شرکاتی جەنابیشتان باشم. سەکەم پرۆگرامەکەمان تایبەتە بە کورد خۆمان، ئێمە بەچی بەناوبانجین؟ بەڵێ ئێمەش وەکو هەر ملەتانی تر کوردیش کەلتوری خۆیەیە، هەموو ملەتێک لە دنیادا خوا کەلتورەکی لە بۆ دانایە، ئەمەش کەلتوری خۆمانەیە، بەڵام بەداخەوە ئێستا لە سەردەمێک دەژین لەسەر کەلتوری خۆمان لاماندایە، نەک هەر برێک کەلتوری وڵاتانی پێشکەوتو ماوەڵگرتوێ، بەڵکو چوونە سەر کەلتوری وڵاتانی دواکەوتو، چوونە سەر کەلتورێکی زەمانی جاهلیەت و نەزانی. بۆم ڕوومکەوە ئەمن کەسە قسەکەم پێ دەڵێ وەنیە خوا بە گەورەی خۆی بەرامبەر هەموو مرۆڤەکان لێبوردەیە، بەڵام ئەمن ڕقەک لە ناو دڵمدا دروست دەبی، هەمیشە حەز دەکەم تۆڵەی قسەی لێ بکەمەوە بە دەقات، یعنی بەرامبەری لێبوردە نیمە، یان دەبینی بەرامبەرەکەم جیرانێکمە کەسێکی نزیکمە خوا شتێکی پێدەدا، ئەمن هەڵدەستم ئاسوودی پێ دەبم، حەز ناکەم خوا شتەی پێدایە، یعنی نامەوێ خۆم بگەینمە مستەوایوی خوا شتێکی وەکوم بدا شکرانە بژێی خوای بکەم، بەڵکو حەسوودیش بەو کەسەی دەبم. یعنی مرۆڤەکانی ئەو سەردەما نازام لەوەیان لایەتی ئەوەندە بەخیلی بێکتر دەبن، ئەوەندە ڕقوچینەیان بەرامبەر بە یەکتریە، یعنی تەماشا دەکەی کابرا بەخۆی لەو خۆشی ژیاندا خوا هەموو شتێکی پێدایە، بەڵام ناتانی چێژ و لەزەت لێوەگری، کەسی بەرامبەری شتێکی کەمی هەیە چێژ لە ژیان وەردەگری، مانەی لە ژیان دەزانی، بەڵام ئەو نازانی دێ حەسوودی پێدەوە، بەخیلی پێدەبا، ڕقوچینەی لە دڵیدا هەیە. هیوادارم کۆمەلگەی هەروایە بمبور هەمووی هەروایە ناتوانم بڵێم هەمووی هەروایە، بەڵام دەتوانم بڵێم 175 ملەتەکەی مەوای بەساعتیە. چۆن ئەو ڕێژەیە، ینی مەسەلەن بەبێەوەی هیچ شتێک هەبێ ئەو ڕێژەیە دیاری کرد بێت، مثلەن تۆ دەڵێی لە 175 بەخیلە ڕقی لە دەوروبەری دەبێتەوە، ناوێت دەوروبەری بارز بێ گەورە بێ و هەمیشە ئەگەر بخۆی شتێکی نەبێ حەز ناکە کەسیش هەیە. بەڵێ لە بەرەندێ ڕۆژەم دیاری کردیە، بەخۆم لەناو ئەو کۆمەلگایمە و بەخۆم لەناو ئەو شار و وڵاتەیمە ڕۆژانە بە چاوی خۆم دەبینم خەڵک کەسە نزیکەکانی چەند خراپ بۆ لەگەڵی دراوسەیەکانی، یعنی هەمووی لە بەرهەندێ و مەسەلەن ئەو ڕێژەیەم دیاری کردیە دەبینم خەڵکەکە ڕۆژانە وایان بەساتێ. باشە دەکرێت بپرسم بۆ وای لێ هات خۆ پێشتر وانە بوو؟ بەڵێ یەکەمی جار لە دین دوورکەچینەوە،
یعنی بەشێکی زۆرمان لە دین دوورکەوتینەوە دومی جاریش ینی سیلەی ڕۆحمی کەم بووە ڕق و چینە زۆر بووە خەڵک یعنی حەز ناکە بەرامبەرەکەی وەکووی بژی حەز دەکە دایمەن لە پاش بژی لە یەک ڕستەدا دەتوانی پێم بڵێ هەموو قسانەی کە کردت لە ڕستەیەکدا پێم بڵێ کەواتە کورد ئێستا بەچی بەناوبانگە وەڵی دەتوانم بڵێم ئێستا کە ملەتە چین بە ڕق و چینە بە بەخیلی ئەمە بەرامبەر بە یەکتری بەناوبانجی ساڵام سەجام کاتت باش جانێت باش بەخێر بێن سەرچاو پرۆگرامەکەمان تایبەتە بە کورد بەچی بەناوبانگە ئێمە لە هەموو دنیادا دەزانین هەموو قەومیەتەکان هەموو دەوڵەتێک هەموو شارێک حتا گەڕەکەکانیش بە شتێک بەناوبانگن کللتوری ئینسان وایانی دەبێ شتێک هەبێت تاوەکو پێی بناسرێتەوە ئەمڕۆ پرۆگرامەکەمان لەسەر دەبێت دەمانێت بزانین کورد خۆمان بەچی بەناوبانجی بەڵێ کورد وەکو نێتەوە خاوەن خاکەکە خاوەن بڵێن ملەتێکە کە لەسەر خاکەکەی دەژی بەس وەکو بڵێ کەلتور و شارستانیت بە حکمی ئەوەی ئەمە هەتا ئێستا لە ناو شارستانیت نینە حکمی مەهەر عقلیت بڵێن حکومەکی دەرەبەگایەتە عقلیەتەکی دەرەبەگایەتە لە ناو عقلیەتی دەرەبەگایەتی هێز حکوم دەکا دایم ئێمەش کورد ڕەنگە زۆر کەس بڵێن وڵا کورد لە ڕووی ناندەریان لە بۆ ئەو بێگانان زۆر باشن بەس ئەوەش لە هۆکارێک دەگەڕێتەوە کورد کە کەسێکی بێگانە دەیەوێ پیاوەتی خۆی نیشانی ئەو کەسەی بدا بڵێ کاکە ئەمیش هەمە ئەمیش پیاوم بەس ئایا لەولاش کە دەبینی لەسەر پارچەیەک زەوی هەش کەس نەو کەس یەکتر دەکوژی لەسەر گایەکی چەند کەس یەکتر دەکوژن لەسەر کێشەیەکی زۆر کۆمەڵایەتی دەستلۆخینی یەکتر دەبن دائیم کورد ئەو ملەتانەی دروستکراوی دوای جەنگەکانن یان لە ڕووی سەقافەتی و تێگەیشتیەوە دواکەوتونە ئەو کێشیان هەیە شتێشکەش هەیە کورد بوونی نییە کورد بەس لە ناو مرۆڤەکان وجودی هەیە یعنی ئەتوو دەڵێ ئەمن کوردم بەس لە دەرەوەی تو بوونی نییە یعنی تەماشا دەکەی کورد لە دێری زەمانەوە پارچەیە یعنی ئەگە بگەڕێ و لای سەردەمی سەفەویەکان و عوسمانیەکان دائیم دەبینی برایەک پشتی بە سەفەویەکان بەستە برایەکیش کە لە بۆ سبێنی چووە پشتی بە عوسمانیەکان بەستە چونکە کورد خۆڕسک نییە یعنی دەبی دیلەمۆیەک هەبی بیسوڕێنی بەخۆی ئەو توانایی نییە دائیم چ دەکا گەورەی خۆی لە هێزەکی دەرەکی دەبینتەوەی پاڵپشتی بکە ناشوێ بەڕاستی یعنی ئێستا هەر ناوچە و گەورایەتی خۆی بە هەموو دنیای نادا ئێستا لە قەبیما ئەمسا لە ساڵی 50ەکان کە بابم شتی لە گۆڤاری هەتا دەنووسی لە ڕستی حکوومەت دەنووسی ئەحمەد کوردی ئێستا ئەمن کە ئەو نازناوەم پێوەیە باوەڕ بکە هەندێک جار شەرم لە خۆم دەکەمەوە ئەو جا ئێمن هێشتا تقریبا نەتەوایەتیە ئەگە من کە بیر دەکەمەوە لە چاو مرۆڤایەتی خۆم پێکەم دەبی بەس وەرە تەماشاکە ئەو جارە دێ خوارتر ناوی عەشیرەتەکەی بەخۆی وەنایە یعنی کەواتە ئەتوو چ دەکا ئەگەر ئەو عەشیرەتە نەبی ئەو گچکۆکەیە یان دەبینی کەسێک مهندس فلان ئەگە مهندسەکەی لا بباتن خۆی پێ بچووکە یان سەرۆت و سامانەکەی دائیم ئەو ملەتانی لە ناوە خۆیان هەست بە گەورەی خۆیان ناکەن هەست بە وجودی خۆیان ناکەن خۆیان داوێنێ پاڵ شتێک هەتا گەورەی خۆیان بەدیار بێخن ئەستا زۆرجار لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لەگە بەرپرسەکان وێنەی دەگریتن کە ئینەما ئەمن لەگەڵ ئەو کەسەیمە گەورەمە بەس وەچیت کە لە دەرەوە گەو بەرپرسەی ببین تۆ ڕەنگە سەلامیشی لێ نەکاتەوە ئەمە دائیم ملەتە چیتکە لە ڕووی سەقافی و تێگەیشتینەوە بەڕاستی پێ نەگەیشتینە ملەتە چی شارستانەتی نینە ملەتە چین نازانین لە سەردەمی بڵێن ئێستا خەڵک وا دەزانی ئەمە لە سەردەمی برجوازێتین بەس بە پێچەوانەوە ئەمە لە سەردەمەکی فول دەرەبەگایەتینە یعنی ئێستا لە بۆ نمونەگە کەسێک شەقەچی لە من بدا ئەمە ناچم لە پۆلیس داوەکی لەسەر تۆمار بکەم تەلەفۆن لۆ برا و ئامۆزایەکانم دەکەن وەرن تووشی شەڕەکی بووینەوە لی دەدەنەوە دەچن لی دەدەنەوە یعنی بزانە هەتا ئێستا هیچ کێشەک هەیە لە دادگایەکان یەکلایی بکرێتەوە دەچن ناو دادگایەکان پێ دەڵی کاکە بڕۆن سوڵحی عەشایری بکەن یعنی ئەمە زۆر ئەو مشکلە مدیدە ئێستاش دیوەخانەکان زمەی دێتن لە سوڵحکاری یعنی یاسان نییە یەکەواتە چ کەواتە تو شارستانی نی هەر لە سەردەمی دەرەبەگایەتی و عەشیرەت و ئەوە دای خێڵە چی دای ڕاستە پەرلەمان تێ هەموو شتێک تێ بەس هیچ وجودی نییە لەناو دوو کەوانە لەیەک ڕستەدا پێم بڵێ کورد بەچی بەناوبانگە بەس لە ڕستەیەکدا بۆم کوردکەوە کەواتە سەرڕای ئەو قسانێک کە جەنابەت کردێت هەموو شتانی کە لەسەر کورد باست کرد دەمەوێت ڕای جەنابەت بزانم لەسەرەوەی کە کورد بەچی بەناوبانگە کورد بەوەی بەناوبانگە دەرەجەیەکە لە ئەوەی یەکتر بشکێنی
یعنی ئێستا کەسێک ئەگەر کەمەک بەهرەی تێدابی کەسێک کەمەک جوان بیتن دەیشتێنێ گوڵک لە سەر زادەی ڕقی لێ دەبیتەوە دەیشتێنی ڕقی لە جوانیە ڕقی لە نیشتیمانی خۆتی ڕقی لە مرۆڤایەتە شانازی بەوەی دەکە ئازایەتی ئازانیەوە کابراکی دڕندەیە چکە دەکرێت مرۆڤ کاتێک ئازایە کە دژمن و ملەتی خۆی لێ کاتەوە ئەو چەکدارەی ما کە دژایەتی دژمنی تو دەکا کەسبەنی قیچەک تەنگاوە کرد بە هەمان شت هەرسوکەوت لەگەڵە تو دەکات یعنی مە زۆر جاران دیتمان لە کاتی خۆ پیشاندانەکان چەکدارەکان بە شێوەچی هەرسوکەوت لەگە خەڵکەکەی دەکەن چێ با چەکدار بالێ بدرێ ئەدێمە پێشمەرگە مستا بابی من لە پێناو نیشتیمانەکە خینی خۆی بەخش کرد جانی خۆی بەخت کرد ئەتو پێشمەرگەنی بالێت بدات چییە خۆشەویستی ساوتە بێت و کات باش زۆر سپاس ئەو کاتی تۆش باش پرۆگرامەکەمان تایبەتە بە بابەتی کە لەو پرۆگرامەدا پرسیارێک دەکەین دەپرسین ئێمەی کورد زۆرشی باشمان هەیە و هەندێک شتیشمان هەیە مەسەرەن هەر خۆمان پێمان خراپە بەڵام ئیدی ئەو بۆ بە کەلتور لەسەرمان ڕۆیشتووە ئەگەر لە کەسێکی ئینگلیز بپرسی ئێوە بەچی بەناوبانگن وەڵامی خۆی دەبێت وڵاتی شتێکی خۆی هەیە کە پێی بەناوبانگە بەڵام کوردی خۆمان من لە خۆمەوە دەست پێ دەکەم ئێمە خۆخۆرین لە ناوە خۆمان بەڵێ ملەتێکی خۆخۆرین بێگانە پەریستین خۆخۆرین ئیدی یعنی هیچ کامێکمان کەسی بەرامبەرمان خۆش ناوێ بە جددی هۆکارەکەی وایە ئیتر خەڵکەکە وایە خەڵکەکە لەسەر یەک شت ئەبدێت بووە خۆخۆری ئەبدێت بووە خۆری ئەبدێت بووە بەڵێ کە مناڵێک دەنێریتە قوتابخانە هەل لە بیدایەتەوە تا ئەگاتە زانکۆ لەسەر شتێک ئەبدێت دەبێت کە تا هەتایە دەبێت لەسەر ئەو شتە بێ خۆخۆری خیانەت یعنی زۆر شتی تر بە قەنەعەتەوە ژۆ قسە دەکەم قسەکە وایە ینی بەڵێ شت هەن لەسەر ئاسی گشتی کە ڕوو دەدات مثلەن لە چوارچەوێکدا بچووک دەکرێتەوە کە شتێکە زۆر فراوان نییە ئەگەر بی مثلەن بەگشتی لەسەر هەموو میلەتەکە بیچەسپێنی بڵێ وڵا کورد هەمیان مثلەن خۆخۆرن لە هەموو وڵاتێک ڕەنگە کەسانی خۆخۆر هەبێت کەسی باش و کەسی خراپ هەیە بەڵام لە وڵاتی ئێمە ئەو نەشتی خراپێ و نەشتی باش نییە چێ وای کردووە وڵاتە ئەوەندە شتی خراپی هەیە شتی باش چێ وای کردووە هەر خۆمانین ئیدی هەر خۆمان کەسێکی تر نایەتن تۆ نەسیحەت کا بڵێ کاکە ئاوە بکە یا ملەتێکی تر نایەتن بڵێ کاکە تۆ ئاوە بکە ئاوە مەکە هەمووی خۆمانین هەموو شتەکان خۆمانین ئەوە نشتی خراپمان بەلاوە گرنگە شتی باشمان بەلاوە گرنگ نییە ئەوە بیانی لەسەر شتی خراپ ئەبدێت کراوین لەسەر شتی باش ئەبدێت نەکراوین خۆشمان دەزانین کە شتە خراپ هەمووی وایە قەنەعەتە ئێستا تۆ بڵێ ئەوە ئاگرا دەچتە ناوی ناچتە ناوی بەڵام شتەکە کە خراپە و حەزی لەکەی ئاوایە بەخۆت ناچێنای بەڵام دەتەوێت کەسانی کە بسەناوی ئاوایە بەجددی وایە بەجددی وایە بۆ وای لێهاتووە وەڵی وای لێهاتوو ئیتر بڵێم چی بۆ دەرەجەیەک بۆ دەرەجەیەک ینی تەکنەلۆژیا کوردی لەناو بێت تەکنەلۆژیا کوردی لەناو بێت بەجددی ینی تۆ وەرە سەیری تیکتۆکە کابرا عمری 80 ساڵە شتیوا ئەکاکەوە مناڵێکی 6 ساڵان ئەو شتە ناکە پێی عیبە ینی بەڵامی تر مناڵی شوایە چاو لە گەورەیەکە ئیتر کە شتەکان دووبارە ئەکاتەوە تەکنەلۆژیا کوردی تێکدا هەمومانی تێکدا بەڵێ بەجددی هەمومانی تێکدا باشە بینەوە سەر بینەوە سەر ئەو بابەتەی کە مثلەن لە یەکەمدا پرسیارم لێکرد بەڵام ئەگەر ئەو پرسیارە لە کەسێکی تر بکەم ڕەنگە وەڵامێکی ترم بداتەوە بڵێ کورد میوان دۆستە کورد کەسانی باشن و کەسێک بێتە وڵاتە ئەگەر ڕێبوار بێ خزمەتی دەکەن زۆر جار بە کاری باش ناسراون کاری باشێ ناڵێم کاری خراپ نییە بەڵام بەخوای گەورە پێت دەڵێم گەر میوان دۆستیش بکات و شتێک بکە بۆ مەسلحەتی خۆیتی مەسلحەتێکی لە پێناو بەرژەوەندی خۆیتی هەر شتێک بکە هەر شتێک بکە لە پێناو بەرژەوەندی خۆیتی یعنی ئێستا بۆ نمونە برایە گەر بەرژەوەندێکی لەگەڵ یەک نەبێتن باوەڕ کە بە مانگ سەردانی ماڵی ناکاتن هەمووی وای لێ هاتووە کەسێک لە دەرەوە لێت بپرسێ کورد بەچی بەناوبانگ دەڵێن کەسانی بەرژەوەندی خۆ وەڵڵی هیچ شتێکم نییە کەوا پێی بڵێن پێی بەناوبانگم هیچ شتێکم نییە بە سەراحەت قسە دەکەم کورد هیچ شتێکی نییەکەوا پێی بەناوبانگ بێ ئەگەر کەسێک بێتەوە دوکانە بۆ نمونە بڵێ ئەو تیشرتە جوان نییە ڕەنگە جەنابەت بەدیلی ئەو تیشرتە هەبێ شتێکی جوانتری پێنیشان بدەیت باشە ئەگەر ژانە سەر بگری پارچەیەک حەوی ژانە سەر دەخۆی و چادەبیەوە ئەگەر برسیت بی نان دەخۆی ئەوەی کە باسمان کرد لایەنی نەرێنیەکەی زیاترە چۆن ئەم لایەنە نەرێنیە دەتوانین بگۆڕین بۆی بیکەین بە ئەرێنی و
باش بین لەناو آخر تازە تەواو بەجددی چاک ناوێ سەدەی 2022 یعنی خەڵک لە دەرەوە شتیوە ئەکاکەوە نازانم بڵێم چی بەڵام ئێمە هەتا ئێستا شتێکمان نییەکەوە پێی بەناوبانگ بین ساڵی 2022 ینی هیچ شتێکمان نییە هیچ شتێک ساڵ زۆر ماوە مایە بەڵام تۆ خۆت هەڵگرتۆ بۆ بەیانی هیچ کەسێکمان خۆمان هەڵ نەگرتۆ بە بەیانی من باسی ئێستا دەکەم ئێستا ئەو ساتێکە لە ناوی دەژیم کە من خۆشی تێدا نەبین میتر بەیانی چی دەبێت چی نابێت بە من چی ساڵ چۆنی باشی بەڕێست چاوم هەموو کەسێک و هەموو شارێک هەموو قومیەتێک هەموو گەلێک بە شتێک بەناوبانگە لە دنیا ئێمەی کورد لە زاری گەنجێکی وەکو تۆ دەمێ بزانم بەچی بەناوبانگ وەڵا کوردی چینێنانی پێی بەناوبانگبی بەس ئەوەتەن کراشێکمانەیە ئەگەنا بە هیچی کە بەناوبانگ دینە هەر چاو لێکەروی ئەوە لە دوای ئەوە لە دوای و تەماشای مەسان هە زۆر تشتی تورک و فارس و هندیوانەنە هیچ شتمانە پێ بەناوبانگ بین کورد هیچ شتێک نییە بنانی ئەم گەنجەکەم هیچ شتێک نییە کە دوو ڕۆژکە تورکە یەکێک بێ برانگستانێ پێ بەناو هیچ شتێکمانە پێ بەناوبانگ بین ئەو مەبەست لەو شتانەیە کە بە خۆمان دروست دەکەین بۆ من هەندێک بابەتی کوردی هەیە کە کورد بەخۆی دروست دەکات من مەبەستمەوە نییە دەمێ بزانم لە ڕووی ڕۆشت و کەلتور و ینی ئەو بابەتانە مەسەرەن هەندە عادات و تەقالیت هەیە کە تایبەتە بە خۆمان دەڵێن کورد زۆر سەخیە میێوان دۆستە و ڕێز لە میوانی خۆی دەگرێت دەمێ قسە لەسەر ئەو بابەتە بکەین لە ڕۆ قسە بکەین کورد بەچی بەناوبانگە وەڵا کورد زیاتر بە میێوان دۆستی بەناوبانگە نانی خەرچی بێگانەی خۆش دەوێ نانی هەر کەسێکە بێ نانی بێگانش بێ بۆ ماڵەکەی دەرکەی لە بۆ دەکاتەوە ناین دەداتێ نانی بە ڕێزە کورد ڕاستی لەو شتانە بەوەی بەناوبانگە دەرەجەیەکە لە ئەوەی یەکتر بشتین وەڵا کوردی چینێنانی پێی بەناوبانگبی بەس ئەوەتەن کراشێکمانەیە ئەگەنا بە هیچی کە بەناوبانگ دینە کورد ملەتێکە بەس چاولێکەرە و خۆخۆرە وڵی هیچ شتێکم نییەکەوە پێی بڵێم پێی بەناوبانگم هیچ شتێکم نییە ئەوە لە هەموو دنیا هەموو نەتەوەیەک هەموو وڵاتێک بە شتێک بەناوبانگە باشە دەڵێن بۆ نمونە ئینگلیز بەوە بەناوبانگە یاخود فارس بەوە بەناوبانگە تورک بەوە بەناوبانگە کە قسەکە دێتە سەر کورد دەمێ بزانم وەکو تاکێکی کورد بەڕای جەنابەت کورد بەچی بەناوبانگە عاتفینە زۆر بەێ عاتفی بین لە نەخراپەکەی عاتفی چییە بەخوای وەکو بلێ ینی کەسێکی خۆش باوەڕ زۆر شتێک وای کردەوە عاتفی و خۆش ئەو شتەی بە با بلێن ینی بە کەسێکی باش دەزانیتن بەس لەوانەیە ڕۆژێک دادی هەڕەشەی لەسەر بکە لەو دەربارەی ئەو شتەی ینی بەسەن فرسەتی لێوەرە بگری ئەو خۆش باوەڕی هەڵقۆزیتەوە بۆی کە لایانی خۆی بەکاری بێنی بەڵێ ڕێک باشە چی وای کردووە کە ئێمەوە عاتفی بین وەڵی ئیترە زە کووردە دڵەکەی نەرمە بەێ باشە لایانی عاتفی خراپە نەخێر بەخۆی هەموو شتێک بەخۆی خراپی و باشی هەیە دەتوانی لایەنە عاتفەکەی ینی بەکاربیینی ئەو عاتفیەتەی لە بەرامبەرت و بەکاربیینی لە دەکرێت ئەو لایەنە عاتفەیە باشی و خراپەکەیم بۆشی بکەوە باشەکەی چی و خراپەکەی چێ طبعا عاتفی بێت و ئێستا لەگە دەوروبەرت عاتفی بی ینی کەسەکی باش بی دلنەرم بی ئەوە طبعا علااقاتت باش دەبی لەگەلی ینی هەلسوکەوتی بەرامبەرەکەت بزانی باشە ینی بەڵام زیاتر لە حەدی خۆی یان هەندە شت نابی دیاری بکرێتن لۆ بەرامبەرەکەت مەسەرن باشەکانت باس کرد لەسرت دەگریتن و ینی بە خراپە لۆ دێتەوە ئەوە خراپیەکانە خۆت کوردی تۆ بەچی بەناوبانجی لە دەوروبەرت لە خزمەکانت تۆ ینی مەسەرەن بە کەسێکی چۆن ناسراوی ینی وەکو کوردەواری مەسەرەن هەمومان کەسێکمان هەیە دەڵێن ئەو کوڕەکی چاکە یاخود کوڕەکی ساویلکێ کوڕەکی خۆش باوەڕەوە لەناو خزم و کەس و خێزان خۆم ینی مەبەستت خی چ برێم ینی ترەوە دەگەڕێتەوە سەخەلکی نازانم چ برێم پێگوتی دەمبینیتن هەیەش بە باش دەمبینیتن مەسەرەن تابان بەچی کورد سەرسامی خۆم بڕیارەکەی بدەم مەقسەدم ناتوانانی بڕیا لەسەر خۆت تابان زۆر باشە کەسێکی باشم بەرامبەرەکەم بەخۆی دەزانیتن ئەوجا حەز دەگەڕێتەوە سە بەشەری بەخۆی ینی مرۆڤی تابان کورد جگەلەوەی کە عاتفە چی دیکەی هەیە بەخوای چ بلێم ینی یعنی کورد ئەوەی باشە ئێستا زۆر سیفەتێکی زۆر باشمان هەیە عیلاقەمان بە کەس نییە هەر کەس و بەخۆی مەژغوڵە ینی نەوەکو برین هاوڕێک دراوسەیەەکەمان ئەو هایە ئەو هایە فلانە ئەو هایە مەبەستم یعنی کە کۆمەلگا باز دەکەم نەک بڵێم لە ناوە خۆمان
کەسانێک کەن پێچوانی جەناب قسە دەکەن دەڵێن کورد بۆ ناسراوەکە بەشێکیان بێگومان یانەمە بەگشتەکە قسە نەکەین بەشێکیان لە ئیشی خەڵکی خۆیان هەڵدەقورتێنن حەزیان لێ هەموو شتێک بزانن و زۆر جار صفەتی مرۆڤەوە طبعاً ئەوە شتێکی بێگومانەوە هەموو مرۆڤە یعنی کوردبی عەرەبی عەجەمبی هەموو کۆمەلگایەک هەرە و صفەتەی هەیە ئەوە صفەتی مرۆڤە صفەتە تاکە نابێ بکش طبعاً تاکید شتێکم بۆ باس بکە دەڵێن کورد بێگانە پەرستە زۆر جار هەمومان گوێمان لەو قسەیە بووە کورد بێگانە پەرستە لایەنە باشەکانی بێگانە بەشێک لە عاتفیەکەیتی طبعاً لایەنە باشەکان و لایەنە خراپەکەی بێگانە پەرستی چییە؟ والله ئیتر بەخۆی بێگانە پەرست هەموو کەسێکی ئەوە نییە طبعاً ئەوە هەیە لەسەر کورد هەیە ینی زۆر جارە قسەی دەکرێتن دەڵێن کورد بێگانە پەرست بەڵێ وەیە نارێم ئەوەش بەخۆی دەگەڕێتەوە زۆر سەر عاتفیەکەی طبعاً عاتفیە چەند زیاتر بیتن بەخۆی ئەوها لێ دێتن ینی هەم دیسان عاتفیەکەی وا دەکات کە کورد مەسەلەن بێگانە پەرست بەڵێ بزەبت باشە بێگانە پەرستی خراپە والله ینی باشەکەی کەمە بەڵام خراپیەکەی زۆرە بەڵێ خراپیم بۆ باس یعنی وەکو ئەتو ئێستا لە ناوە خۆمان نمونەی دەکەین مەسەرەن دەربارەی ئیش و کار ئیش و کارە توێگە بێکانە پەرست نەبی ئێستا کورد هەمووی لە ناوە خۆی لێرە لە ناو کوردستان ئیش دەکا و ئیشی لۆ پیا دەبیتن و ئیشی لۆ دابین دەکرێت بەڵام کاتو بێگانە پەرستبی زیاتر ئێستا لە وڵاتەکانی دەرێ دێن وایە لێرە ئیش دەکەن و کوردەکەش هەمووی دانیشتیان مەسەرەن چوویتە دەرەوە و لە بێ ئیشیەوە یعنی دەتەوێت بڵێ ئەمە لەبەرەوەی بێگانە پەرستین ئەو هەموو کرێکارە بیانی لە وڵاتی بەڵێ بەتاکی تەبان ئەوە لایەنە خراپەکەی بەڵێ زۆر شتشکەیشیا بیشیر بەس نایەتە بیرم بەو کاتە ینی حیاتەمی سپاس چاوی منی بەڕێزی بازار لۆ هاتووە بخۆی بەعام چۆ لە بەگشتی بەڵێ شتێک وای کردووە کە بازار موچە موچە دەدرێ بەڵام گرانیەکە گرانی دۆلار بەرز بۆ مەسرەفیش زۆر گران بووە بەعام ئیشی من نەبێ ئیشی نەفرش کەش نابێ ئەنی هەموو پێکەوە بەسراوە ئیشکردن ئەمڕۆ بووە بە زنجیرە و یەک لە دوایەک هەمووی ئەگەرەوە بێیش بێویش بێیش دەبێ وای لێ بەڵێ هەمووی پێشتریش وا بوو بەڵام ئەم ماوەیە زۆر خراپتر بووە چکە بەعام مەسرەف وشت گران بووە بەڵێ باشە هەر پارچەیەک لە کاڵا لەو دوکانی جەنابەت چەند هاتووەتە سەر دوو قات هاتوتە سەرێ لە بەرەوەی قاتەشیان دۆلار گران بوو قاتشکەش ئەشیاکە بۆ خۆی گران بووە بەڵام ئەگە بیتە سەرەوەکەی هەر هیچ مانایشی نەماوە ئیشکردن لە بەرەوەی ئەگە یە قاتش بەرز ببێتەوە ینی بەرزشی نەکەیتەوە وەش خۆش بێ بازارەکە نەماوچکە ڕاوەستاوە بەعام بابینە سەر بابەتەکەی خۆمان لە پرۆگرامی ئەمڕۆمان باس لە شتێک دەکەین کە کورد پێوە بە ناوبانگە لە دەرەوە لە ناوەوە هەموو جیهان هەموو ئەو گەلانێکە لە جیهاندا دەژین بە شتێک بە ناوبانگن دەمێ بزانم کورد بەچی بە ناوبانگە واللهی کورد ئاخر لە ڕووی داهێنانەوە هیچ داهێنان مەبستم داهێنان نییە لە ڕووی هەندێک شت بۆ نمونە جاری وهەیە کەسێک دەڵێنەوە کەسێکی زۆر باشە میێوان دۆستە خەڵکی خۆی خۆش دەوێت ڕێز دە خەڵکی خۆی دەگرێ ئەمە دەگوازینەوە سەر کورد بەگشتی پێشتر بەو شێوانە بە ناوبانگ بوو بەڵام ئێستا وای لێ نەهاتوە ئێستا خەڵکەکە هەمووی گۆڕاوە هەموو خراپ بوونە یعنی پێشتر بەچی بەناو پێشتر بە هەموو ئەو شتە جوانانەی کە لە ناو کوردایەتی هەبوو باو با پیرانمان دەیان کرد ئێستا ئەوانە زۆر کەم بۆتەوە هۆکار هۆکار ئەو قەیرانە و ئەو زروفەی ئێستا ئەو تەکنۆلۆژیایە و ئەو شتانێکی ئێستا پەیدا بووە لەو کاتەیان نەبووە ینی جاران کابرا سارێکی نەبوو ینی 6 منداڵی بەخێو دەکرد ئێستا سارێکی آخر دەرەجە مۆدیلیشەیە ناتوانێت بەخێویان کە ینی کە ئەو مەسرفە نەمێنێ ناتوانێت هۆکاری کۆمەڵاتەکانی ژیانی خۆی بەڕێوە ببە ینی ئەوەش تەسیر دەکاتە سەر ئەو شتانی پێشتر کۆمەڵایەتی زیاتر هەبوو لەبەر ئەوەی ژیان خۆشتر بوو سادەتر بوو ینی بەڕێوە دەچوون کابرا منداڵی زۆریشی هەبووە دەیتوانی بەڕێوی بەرێ بەڵام ئێستا کە خانی خۆشی هەبێ سیارەشی هەبێ ناتوانم منداڵەکانیشی وەختە بڵم قەنەعەت بێ ئەوەی ببێتە کۆمەڵایەتی بتوانێت زیاتر تێکەڵی خەڵک بێ هەموو بە مشکیلە و ژیانی خۆیەوە مەشغوڵ بووە ئەو جیلەی ئێستاش لەگە ئەو جیلەی پێشترە فەرقی هەبوو چکە ئەو کاتە ئەنتەرنێت نەبوو ئێستا ئەنتەرنێت هەیە موبایل هەیە شتی زۆر زیاتر هەیە گەنجەکان هەموو زیاتر بە ئەنتەرنێتوانە خەریکن بمبورە ئەگەر جاران ئەنتەرنێت هەبە ئەوەی کە کورد پێوە بەناوبانگ بۆ کاتیش پێ بەناوبانگ دەبوو
نازانم ئەو کاتە نەبووە نازانین. من و تۆ لە وڵاتێکی بێگانەی گریمان وای ئێستا تۆ لە وڵاتێکی بێگانەی لە وڵاتێکی کە زۆر بەدەگمەنی کەسانێکی لەیەکە بە کوردی قسە بکەن کابراایکی ئینگلیس یا خودت کابراایکی بێگانە دێ دەزانێت جەنابەت کوردی باشە لێت دەپرسێ شارەکەی تو قەومێتەکەی تو بە چی بەناو بانگە فەرموو جوابی دەوە وەڵی بەناوبانجی شتێکی وامان نییە پێوەی بەناوبانگ بین جلوبەرگ و ئەوانە ناکاتە بەناوبانجێکی وە ینی ئێستا کابرا جلوبەرجی تایبەتی خۆمانەیە قاتی کوردیە لە شوێنەکانی کە لە ئەوروپاوانە نییە ئامیانی بڵمە بەڵام داهێنانمان نییە هیچ شتێکمان نییە پێوی بەناوبانگ بین مەبستم لە شتی کەسیەوەی کەسەکە بە خۆی پۆشیوێت یعنی حەزی لێە چۆن کوردی ئام کوردیە لە ئەوروپا نییە عربی ئەوە کللتور وانیان جیاوازە بەس بەناوبانگ بوون هیچ شتێکمان نیە پێوی بەناوبانگ بین ینی بەو دەڵێ هیچ شتێکمان نیە نا هیچمان نییە باشگەر ئەو پرسیار لەوی بکە ئەو گوتی مەسەرەن ئێمە بە مرۆڤ دۆستی بەناوبانگین بە ژینگە دۆستی بەناوبانجین یەکتریمان خۆش دەوێ لەگەڵ یەکتری باشین ئەو وەسفی وڵاتەکەی خۆی کرد تۆش پێی دەڵێ ئێمە هیچ شتێکمان نیە پێوە بەناوبانگین لە کوردستان ئەو شتانە هەیە ینی بەعام ینی خەڵک یەکتری یارمەتی خەڵکی یەکتری دەدا و ینی دۆستایەتی ئەو شتانە هەیە ئەگەر زورفەکەشەوە بێ بەڵام ئەوان بەناوبانگن بەشتی ترەوە وڵاتەکەیان بەچی بەناوبانگ بۆ بەداهێنان بە خۆشگوزرانی بە بێگەندەڵی بەس ئێمە چەندین ساڵەوە 20 ساڵ زیاتریشە کورد ینی حکومی خۆی دەکا کەسی هێشتا وەشی ئەو وڵاتانە بەناوبانگ نەبووە لەبەرچی داهێنانیان هەبووە وڵاتەکەیان خۆشگوزاران بووە بەڵام ئێمە هەر خەریکی ینی گەندەڵی ئەو شتانە بوونە ینی هیچ شتێکمان نییە پێوەی بەناوبانگ بووین نەداهێنانمان هەیە نەشتێکی وامان هەیە کە بڵێن وڵی وڵاتەکەمان خۆشە و ینی لە وڵاتی ئێوە خۆشترە پێی بەناوبانگ بین پێی خۆش ئەو کاتت باش ئەو کاتەوە هەم کاتێکت باش بە خێر بێن پرۆگرامەکەمان تایبەتە بە چ شتێک وا دەکات کە کورد پێیوە بناسرێتەوە لە دەرەوە یاخود با ڕوونتر بڵێم کورد بەچی بەناوبانگ وەڵا بە چاو لێکەری ئارە وەڵای بەس بە چاو لێکەری کورد ملەتێکە بەس چاو لێکەرە و خۆخۆرە لە ناوە خۆی بەس لۆشکانەوە و سوکایەتی بەیەکترکردن و بێگانەش بە چاوێکی زۆر بەرز تەماشای دەکەم دەتوێت بڵێ بێگانە پرسە بەڵام لە ناوەوانە بزەبێت باش شتێک وای کردو ئێمە خەڵکی بێگانەمان خۆش بوێت بەڵام لە ناوە لەگەڵ یەکتری باش نەبین ینی وەکەوەی کە جەنابەت باسی دەکەیت وەڵی بەڕای من ئەتوو سەیری حزبە سیاسەکان بکە وەڵا ئەوان سەیریوان دەکارێکە و سەر بە دەوڵەتێکە سەر بە لایەنەکە حتا حزبە ئیسلامیەکانیشت هەریەکە و سەر بە دەوڵەتێکە باشە گەرسا تۆ لە وڵاتێکی دەرەوە بی کەسێکی بێگانە کەسێکی ئینگلیز کەسێکی فارز عەجەم هەرچی بێ پێت بڵێ من وڵاتەکەی تۆ ناناسم دەمەوێت بزانم ئێوە بەچی بەناوبانگن چی پێ دەڵێ وەڵا هەر ئەوەندەی پێ دەڵێم کە مەقسەد هەر کەسە و باس شوێنەوەری خۆی دەکەوە ساڵۆن و منە هەولێر بە قەڵاتی هەولێر بەناوبانگەوە بەڵێ ئەکە بە منت گۆ بە چاولێکەری خۆ بەویش ناڵێ بە چاولێکەری ناوەڵا هەنجێنە ناتوانانی وا بڵێ ناتوانانی تا ئێمە چۆن وا بکەین کە ئەو شتە ناشێرنانەی کە لە ناو کۆمەلگای ئێمەدا هەیە بە خۆمان چاچی بکەین ئەو چاولێکەری کە جەنابەت باس کرد یەکەم شت دەمێ بزانم شتێک وای کردو ئێمە چاولێکەر بین دواتر چارەسەری چاولێکەری چییە ینی شتێک وا دەکات کە ئێمە هەمیشە متمانەمان بە خۆمان هەبێت و شتێکە بکەین تابەت بە نەتەوە و کەلتور و ینی عادات و تەقالیدی وڵاتەکەی خۆمان وڵی بەڕای من پندش کوردی هەیە دەرە خۆی شیری پێت تەرک ناکرێت بە پیری مەقسەد لە بنەچەوە کە کۆمەلگایەکە پێکاتوە هەر لەو شێوازە لێ ڕاتەوە بە عاتیش سانابی بە من بەرەو خراپتر بڕۆ بەرەو باشتر ناڕوە کە کۆمەلگای کوردی دروست بوو لەسەر چاولێکەری دروست نەبوو میلەتێک بوون بەڵێ ڕاستە بەس وەی لێ هاتووە لەو سەردەمەوەی لێ هاتووە لەو سەردەمەوەی لێ هاتووە و باشتریش نابێ لۆها بەڕەش بینی ینی چکو چاک نابێ هەموو شتێک ئێستا تۆ ینی خوا نەخواستە جەنابەت نەخۆشی دەچێت لای پزیشک ئەو نەخۆشیەم لێ چارەسەر وەردەگری چاتەبیەوە هەموو شتێک چارەسەری هەیە بۆ چا نابێ و جا لەوانێ ڕێیت و فەرقی هەیە لەگەڵ ڕێی من وایە لەوانێ بەڕای خۆم زۆر بەرەو خراپتر دەڕەوە شتێک وای کردووە کە لەسەر ڕای خۆت مسۆڕبی مسرە لەبەرەوەی هیچ ئاسوۆیەکی گەژ نییە هیچ ئاسوۆیەکی گەژ نییە جەنابەت کوێ قوتابخانە بەڵێ چەند پۆلیتان وەڵا تەواوم کردووەتە ئەو ئاخر مەرحەلە مەرحەلە بوو ئاخیر فەلسەفە بەڵێ
فەیلسوفم فەلسەفەت تەواو کردو ئێستا لێرە شاگردی ئەم توانای خۆتە شاگردم والله لە وڵاتینا دەبی ئەوە چاوەڕێی ئەوەی نەکەیت تکە تایم بێ ساڵێک بەشی فەلسەفەت تەواو کرد 2019 ساڵی 2009 فەلسەفەت تەواو کرد هاتو ئێستا لێرە قەمیس و کابۆ دەفرۆشی ئەوە لە عراق بژی ئەوەیە هەر کەسە جێ خۆی نییە حتا بە سیاست مەدارەکانیشتەوە هەر کەسە جێ خۆی نییە ئە لێرانە شادە و پلۆپۆز بە من هیچ بەیاخەچی نییە شادە و پلۆپۆل یا شەهادە بەتەنێ شادە هیچ بەیاخێکی نییە بە من ئێستا کابرا تەواو دەکاتن هیچ ئاسۆیشی گەژ نییە کە تایم بی دەبی معاولە جێشکە بکە بچی بتە ئامبار بچی بتە شاگر لە جێکی وەکو من کە کوێ بەشی فەلسەفە هیوات بەو بەشە هەبوو لە کۆتاییدا ببی بەچی والله وەکو هەم کەسێک کە مەسەد کە تەواو دەکاتن بتە توێژەرێک توێژەرەشی دەروونی مەسەد بتە بە ئەو جێی کە دەتەوێ باش جەنابەت ممارەسەی ئیشی خۆت ناکەی کە ممارەسەی ئیشی خۆت نەکەی ینی چۆن ینی بۆم شی بکەوە مەسەر مرتاحی لەگەڵ ئەو ئیشێک ئێستاێتە بەخۆی تاعەت دەچی دەبی خۆ لێ ڕابینی مرتاحین الحەمدولله مرتاحم ڕۆژانە چەندت هەیە لێرە 20,000 بەڵێ لە کۆتاییدا دەمەوێت یەک پرسیار لە جەنابەت بکەم ئەگەر لێت بپرسین شانازی بەچی خۆتەوە دەکەی چیمان پێ بڵێ وڵا شانازی بۆ بەشەی خۆم دەکەم کە تەوام کردووە دام مەزرا بامە خزمەتی وڵاتەکەی خۆم بکرد بێ بەس لە وڵاتە بەداخۆ بە من ئەو بەڕێزانەی کە لەو پرۆگرامەدا قسەیان کرد نمونەن لە تاچی و کۆمەلگای ئێمە کە کۆمەلگای کوردیە کۆمەلگای کوردی زۆرشی باشی هەیە و لە سەر ئاستی دەرەوەش کورد هەمیشە بە کەسانی باش و بە کەسانی خۆشەویست و ڕێز لێگیرا و میێوان دۆست ناسراوە بەڵام هەندێک قسەیان کردوتیان ئێمە شتێکمان هەیە زۆر ناشیرنە ئێمە خۆخۆرین لە ناوەوە ڕقمان لە یەکتری دەبێتەوە و هەمیشە لە بیریەوەداین کە چاڵ بۆ خۆمان هەڵبکەنین و هەر خۆشمان خۆمان بێخینە ناو چاڵەکە ئەو شعرەمان دێتە یاد کە دەڵێ کورد ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە کەواتە ئێمە لە ناو خۆمان لەگەڵ یەکتری خراپین بەڵام لە دەرەوە خەڵکی بێگانەمان خۆش دەوێت و زۆر جاریش ئەو قسەیە لەسەرمان دەچەسپێندرێ کە دەڵێن ئێمە بێگانە پەرستین ئامان زمانەوە بوو کە بزانین تاچی کوردی بە شتێکی وڵاتەکەی خۆی شانازی دەکات و کورد سەرڕای هەموو باشەکانی بەڵام هەندێک شتی خراپیشمان هەیە زۆر جار شتەکان شتاندنی بۆ دەکرێت ڕەنگە ڕەوشی تاچێک بێت بەڵام لە کۆتاییدا ئێمە کوردین و شانازی بە کەلتور و ئایدۆلۆژیای خۆمانەوە دەکەین لەو پرۆگرامەدا هیوا خوازین هەموو شتانێک کە لەسەری کۆک بووین کە ناشیرنە نەمێنێت باشتە باشەکانمان زیاتر بناسرین و شتی خراپمان کەم بکەینەوە و باشەکان زیاد بکەین ئەمە زۆری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن خوداحافیز